ئەلا تەتەقون ئەرێ بۆ خۆتان ناپارێزن لە تووڕەی خوددا، لە هەڕەشەی خوددا، لەسەر پێچیکردنی فەرمانەکانی خوددا. تەقوا خۆپەرستنە، نەک ترسان لە خوددا، خۆپەرستنە. ئینی لەکم ڕەسوول ئەمین، بە دڵنیاوە من فرستادە و نێرااوێکی دەستپاکم، ئەمینم، نێرااوم بۆ ئێوە. فاتقوا الله وأطيعون، خۆتان بپارێزن لە خوددا، گوێڕایەڵی منیش بن، گوێڕایەڵی فەرمانەکانی منیش بن. اینجا وا نەزانم من چاوم لە پۆستە، چاوم لە سەرۆکایەتیە، چاوکم لە وەزارەتە، چاوم لە موچەیە، باشە، چاو لە پێگەی کۆمەڵایەتیە. نانا، وما ئەسئەلوکم عەلەیه من ئەجر، چاوەڕێی خەڵات و پاداش لە ئێوە ناکەم. ئەی خەڵات و پاداشی من لای کێیە؟ لای ڕەب العالەمینە. تەنها لەو خەڵات و پاداشی خۆمەرەگرم، هەر چاوم لە ئەڵڵایە پاداشم باتەوە. چاوم لە سەروەت و سامانی ئێوە نییە، چاوم لە پۆستەکەتان نییە، چاوم لە سەرۆکایەتیەکەتان نییە، چاوم لە وەزارەتەکەتان نییە، چاوم لە هیچ شتێکیەوە نییە. بە زۆرن ئەمە قسەی حەقەکەم شوێنی حەق بکەون، بە گوێم بکەن زەرر ناکەن، کە بە گوێم ناکەن ئێوە زەرەکەن، خۆتی خۆتان زەرەکەن.